سڵاوتان لێبێت ئێمە لە زانکۆی ئەمریکین زۆر جار ئەبیستین کە تاشی کورد یاخود گەنجەکانی کورد هەوڵ نادەن بەڵام لێرە پێچەوانە بێتەوە ئەم ڕایە ئێمە لە ناوم زانکۆیە چاوپێکەوتن لەگەڵ بەشی ئایتیاکەین کە لە دوای 4 ساڵ خوێندنیانەوە چەند پرۆژەیەک بۆ خزمەتکردنی ئینسان یاخود بۆ خزمەتکردنی ژیان چەند پرۆژەیە پێشکەشەکەن خوێندکارەکانیان لەگەڵمان نابن با بزانین بەشی ئایتی لە زانکۆی ئەمریکی چیان کردووە چ پرۆژەیەک پێشکەش بە ژیانەکەن لەگەڵمان نابن. یەکێک لە پێویستیەکانی تەواوکردنی پرۆگرامی خوێندنەکە فێرخوازەکان ئەبێ پرۆژەیەک پێشکەش بکەن. 1 2 3 ئەتوانین کۆنتڕۆڵی ڕۆبۆتەکە بکەی لە ڕێی کۆمپیوتەرەکەوە. مە پرۆژەیەکە با بڵێن لە LED پێکاتەوە LED لایت. ئەم پرۆژەی من باسی ئۆتۆمەتی لایت سیستەمەکە. پرۆجێکتەکەم باسی Kinect Technology which is a Microsoft project. پرۆژەی من ناوی کورتەیە. کورتە بریتیە لە ناوەکەی کوردیش تەکنێنجن. هەمووان پێویستمان بۆیە هەموو دەقێ چێکی ئیمێلەکانمان بکەین. لەم پرۆژە من ئەمریکا بەکارم پێوترێ نیورۆسکای مایندویف ئەمیش چێمشت لە ئەم جیهازە شەپۆلەکانی مێش دەخوێنێتەوە. دەست خۆش کاکە گیان زۆر سپاس. دەست خۆش. زۆر سپاس. پرۆژەکە دوو مەبەستی سەرەکی هەیە. یەکەمیان ئەو فێرخوازانە لە ڕێگەی پرۆژەکەەوە بۆ نمونە پیشانی ئێن کە چی فێر بوون و لە هەمان کاتا مەبەستی دوم ئەوەیە لە ڕێگەی پرۆژەکەەوە پیشانی ئێن کە چی تریش ئەتوانن فێر بن. پرۆژەی تەخڕۆجی زانکۆمە لەم پرۆژە من ئەمریکا بەکارم پێوترێ نیورۆسکای مایندویف ئەمیش چێمشت لە ئەم جیهازە شەپۆلەکانی مێش دەخوێنێتەوە. من ئەمە بەکارێم شەپۆلەکانی مێشمان خوێنێتەوە نێرم بۆ ئەم پرۆگرامی کە دروستم کردووە لێرە. ئەم پرۆگرامە داتاکان لە مشکی منەوە وەرەگرێت ئەینێرە بۆ ئەم ڕۆبۆتە بۆی ئەم وایرەوە من وام لێ کردو ئەگە بێت و شەپۆلەکانی مشیم بخوێنێت و مشم بگاتە لڤڵێکی بەرز ئەتوانی بڵیت ڕەبوون هەندێک جاری یاخود زۆر دڵە خۆش بێت و ئەمانە بێشی زۆر مەشغوڵ بێت ئەوە داتاکان ئەنێرە بۆ ڕۆبۆتەکە چێ بەرەو پێشەوە یاخود کاتێک تۆ هادێ بیت و هیچ تازە هەستابی لە خەوت و هیچ ئاکتیڤیتێکت نەبێ ئەوە ڕۆبۆتەکە ناجوڵە بەرەو پێشە چونکە داتاکان نانێرێ ئەزانێک ئەم داتایە لە 160 کەمترە ئەوە ناینێرە بۆ ڕۆبۆتەکە ناچێ بەرەو پێشەوە بەڵام ئەگە بێت و بتوانانی مشکی خۆت مێژغوڵکەیت و تەرکیز زیاکەیت ئەوە داتاکان ئەڕات و ڕۆبۆتەکان توانین بجوڵێنی و لە زۆر بواری تیژ توانی بەکاری بێنی ئەمە. یەکەم کۆرسیان لەگەڵ خۆمان دەسان کردووە. ئێستا ئەو مەشروعی تەخەرجەکەشیان هەر خۆمشتان کە گەیشتونەتە ئەو مستەوایە لە ڕۆژێکا کە هیچیان نەئەزانی ئێمە باسی واری ئایتی ئەەکەین. پرۆژەکانمان ئەمساڵ لە کۆی نۆ فێرخواز کە هەمانە پرۆژەکان بە گشتی 3 جۆر پرۆژەیان تایە. پرۆژەی وایان تایە کە ئەکرێت بکرێ بە کۆمپانیایەک و بواری بزنس مەسەلەن لە بواری بزنسا بەکاربێت. پرۆژەمان هەیە کە تەنها بە مەبەستی خزمەتگوزاریە بە زمانی کوردی و بە میلەتی کوردی وەکو ئەیبینن لە دواتر. پرۆژەشمان هەیە تەنها بە مەبەستی تاقیکردنەوە و لێکۆڵینەوەیە یعنی پرسیارێکی زانستیە ئەکرێ پرسیارێکی ئەکادمیە ئەکرێت و ئەو فێرخوازە لە ڕێی زانیاریەکانی خۆیەوە هەوڵ ئەدا وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. چۆن با بچینە لای شوقەکانی ئەم شوقانەوە شوقەی خۆشە. مەرحەبا چۆنیت بژیت شوقی بەچەند؟ کامەتێ هەڵگرە کامەتێ ببن. ئەم پرۆژەی تۆ چییە؟ ئەم پرۆژەی من باسی ئۆتۆمەتی لایت سیستەمەکە ئەتوانی کۆنتڕۆلی ئەو گڵۆپانە بکەی بە بەتنێک باش نییە سێک لە زۆربەی شارەکە ئەڕۆی سەفەر ئەەکەی مەسەن ئەگەر بچیت بۆ وڵاتێکی وەکو نیویۆرک ئەکە چیتە تایمسکوێرانێ زیاتر کەشتێک سەرنجی ڕائەکێشێ لایتە بەڵام لێرە باشە ئێمە بینای برزمان هەیە بینای ینی تازەمان هەیە بەڵام ئەو لایتانە زۆر وای لێ کردو لە شەوە هیچ دیار نین مثلا ئەم لایتە ئۆکەی پێویست ناکە هەموو کاتێک ئیش بکە ئەتوانی کاتێک کە مەسەن کاتی نەورۆز بێ کاتی جژنەکان بێ ئەتوانی پاترنی جای بۆ بکەیت و ئیشی پێ بکەیت. ئەم پرۆژەی من بگرێ ساڵتی پرۆژەکەشی تۆزێ کەس بەڵێ ئەمە پرۆژەیەکە با بڵێن لە LED پێکاتەوە LED لایت 512 LED مان هەیە هەموویم کردووە بە یەکەوە با بڵێن نەخس و زایدی هەیە زایدەکان یەچێتە سەر ئەو بۆردە نەخسەکان یەچێت بۆ ڤۆڵتێکەی باشە ئەمان هەمووی کراون بە بێکەوە لە ژێرەوە
مایکرۆ کۆنترۆلەرێکی هەیە ئەو مایکرۆ کۆنترۆلەرە وام لە یەکە کە بتوانم لێرە من پرۆگرامی کەم و پرۆگرامەکەم بخەمە سەری ئەم پرۆژێ بۆ چی ئیسفادی هەیە چی شتێکی با بڵێن بۆ جوانیە با پرۆژەکەی من ناوی ئارتۆلۆجی ینی ئارت و تەکنۆلۆژی بەیەکەوەی شتێکە ژینکە هەموو کەس پێویستی بە ئیمێڵە هەمومان پێویستمان بۆیە هەموو دەقەیە چێکی ئیمێڵەکانمان بکەین و لەبەر ئەوش هەموو دەقەیەک تۆ نە ئینتەرنێتە هەیە و نە لاپتۆپ پێویستە بە لاپتۆپەکە نابێت لە وەختەیە ئەمە ئەردوینۆیەکم بەکارهێناوە مەش ئینتەرنێت شیلدێکە سکرپتێکم هەیە پێشپی سکرپت سەرڤەرێکم بۆ خۆم داناوە پێشپی سکرپتەکەم ئەپلۆد کردوتە سەری لەبەر ئەوەی هەرچ وەختێک ئیمێڵم بۆ هات ئەم ئەیهێنێ دەیاتەوە بەم LED لایتانە ئەم LED لایتانە چی ئەکەن مەسەڵەن لە IT پرۆفێسۆرەکانمەوە بێت سوورەکەدا ئەگەرسێت پێویستم بە لاپتۆپ نییە من بەڵام لە ژووری خۆمان دانیشتوم ئەگەر سوورەکە داگرسا ئەوە ئەزانم لە مامۆستاکانمەوە یعنی خێرا ئەبێ بچوم ئەمە بکەمەوە بیخوێنمەوە ئەگەر لە ڕەفیقێکمەوە بێ کەوتۆتە سەر مهمی ئەو کەسە تا چ ڕادەیەک گرنگە بەلامەوە بەڵێ سۆ ئەچم لاپتۆپەکەم ئەکەمەوە ئیمەڵەکەی خوێنمەوە و هەرچ کاتێکیش ئیمەڵەکەم بخوێنمەوە گوڵۆپەکەم ئەکوژێتەوە ئێمە لێرە پێویستمان بە لاپتۆپ و یاخود ئەنتەرنێت نییە ئەتوانین لە ژوورەکەی خۆمان ئینتەرنێتە بەڵام پێویستمان بە لاپتۆپ نییە پێویستمان بە هیچ شتێک نییە کە پێمان بڵێ ئیمێڵە بۆ هاتووە بەڕاستی وەکوتم لەبەروی پرۆژەکان جیاوازە هەندێک لە پرۆژەکان بواری ئەوەی هەیە کە حکوومەت بۆ نمونە مەبەستی بێت یاخود پەیوەندی بکات یاخود پشتگیری بکات بەڵام هەندێک لە پرۆژەکانی تر زیاتر ڕەنگە لە بواری ئەکادیمیە پشتگیری بکرێت و بۆ نمونە پێویست بکە یەکێک لەو مامۆستایانەی کە ئەمڕۆ لێرە ئامادەیە لە میوانەکان و کە یەکێکیشە لەو مامۆستایانەی دوانمرەی فێرخوازەکان داانێ بۆ پرۆژەکان مامۆستایەکی زانکۆی سلەیمانیە مەبەستمانە کە لێرەیە وەکو زانکۆش بیرۆکەی پرۆژەکان مەسەلەن بگۆڕدرێتەوە ئەم فێرخوازانە توانن بچن لەوێ زانیاریەکانیان تەقدیم بکەن ئەوانیش بە هەمان شێوە بێنە ئێرە أنا من طبعا مامۆستام لە جامعەی سلێمانی بەڵام ئەمڕۆ من وەکو گەست لەکچەرێک لێرە من زۆر لێ رازیم بەڕاستی زۆر دڵم خۆشەکە بینم خوێندکارمان هەیە کاتوانەیە ئیشی ئاوا جوان پێشکەش بکات بەڕاستی ئەمەلی گەورە و بۆ دروستە بێت ئەتوانین کۆنترۆڵی ڕۆبۆتەکە بکەی لە ڕێی کۆمپیوتەرەکەوە مثلا ئێستا خەڵکمان زۆر بێت تەلەبەمان هەیە لە دەرەوە ئەیواز یان میوانمان هەیە سەردانی جامعەی ئێمە ئەکەن جا پێویستمان بە یەکێکە گایدیان کا مێنتۆریان کا و بیانگەڕێنێ ئەمە ژوورەکەی ئەمە بەڵێ ئەمە شوێنەکەی ئەمە ژوورەکەی ئەمەوە ئەبێ سۆ ئەم ڕۆبۆتم دروست کردووە لە جیاتیانی ئەو کەسە ئەم ڕۆبۆتە پیشانمانەیە لە باتی ئەو کەسە ئەمە ئەم بردم بەکارهێناوە و لە ڕێگەی کۆمپیوتەرەکەەوە ئەتوانی کۆنتترۆلی هاتوچەکە کە تۆ لەسەر داناوە ئێمە بۆی بچین بۆ ئاراسی کە ئەم پیشانمانە ئەرجینۆسکێتم بۆ داناوە و ئەم ئەرجینۆ بردم هەیە ئیشەکە دوانێ بەڵێ بمامە بۆ ئاویە بەڵێ باس با بڕۆم ئێرە داوا لەم ڕۆبۆتە ئاکەین ئەو تۆزە شوێنەمان پیشان بە وابزانبەتەنە ئەو ناوچە سەوزەی کە خۆت دەستنیشانە کردوانە باشە 1 2 3 تا ئێرە هاتین سواس بمان بەرەوە دواوە دەست خۆش کاکەژیان زۆر سپاس دەست خۆش بۆ زۆر سپاس انت عين البروجكت هي مثلا اما مجموعه طلبه هاتون دورما اما بنايكي طلبتي اجي هاتون بردم هر بنجريكا دلوبي كان دانا و ديزايني جواز يعني بو كردو مثلا بو فان يعني بو يعني بو خوشي يعني بو جشن اشتكان امباير ستيت هي اما بنايكا لنيويورك ام لايت كبينيو بلا سودی لەوانەوە بینیەوە کە ڕۆشتی بۆیە والله من یەکەم جا کە من ڕۆشت من نیویۆرک ئۆکێ شارێکی زۆر زۆر خۆشە بەڵام کەعنی کە چوومە تایم سکوێر جادەیەکە ینی زیاتر گەشتێک زۆر سەرنجی ڕاکێشام گڵۆپەکان بوو بەجددی ینی لە شەوە سەعات سی بەیانی بچۆ ئەڵێ ڕۆژە حەز ناکە بۆیە کە هەر پێشێڵێن شارێکی شەو و ڕۆژە ئۆکەی لەبەرەوەی کەم خوێندکارانە زیاتر بە زمانی ئینگلیزی ئەخوێنن لە ناو زانکۆی ئەمریکیە زۆر جار کە قسەشیان لەگەڵاکەی وشە ئینگلیزیەکان بەکارێنین ئێمە گوێبیستی ئەو بین کە ئەڵەن ئۆکەی دوای ناوبڕەکە گەڕێن وڵاتان لەگەڵمان نابن دوورمە